دانیشتنی ژمارەیەکی ئاسایی ساڵی سێم لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەست پێکەین. نیوەڕۆی ڕۆژی چوارشەممە دانیشتەکانی خولی پاییزەی ساڵی سێمی پەرلەمانی کوردستان بە وتارێکی سەرۆکی پەرلەمانی کوردستان دەستی پێکردەوە. سەرۆکی پەرلەمان ئاماژەی با چاڵاکی خولی بەهارە کرد و هاوکات باسی لە دۆخی سیاسی ئێستای هەرێمی کوردستان کرد. لە کۆی و بابەتانەی وەرزی پێشوو لە کارنامەی پەرلەماندا بوون توانیمان دە یاسا پەسەند بکەین. بە کۆی گشتی 104 پێشنیازە یاسا و بڕیار ئاراستەی سەرۆکاتی پەرلەمان کراوە و ئەوانیش بەم شێوەی خوارەوە مامەڵەیان لەگەڵ کراوە. یەکەم 24 پێشنیازە یاسا و بڕیار پەسەند کراون. دووەم 12 پێشنیازە یاسا و بڕیار ئاراستەی حکوومەت کراون بۆ ڕەزامەندیدان لەسەر بارگرانی داراییان بۆ ئەوەی خوێندنەوەی یەکەمیان بۆ بکرێ ئاماژە بە مادەی 79 بڕگەی چوارەم لە پەیڕەوی ناوخۆ و تا ئێستا وەڵامی کۆتاییان نەهاتوەتەوە. سێهەم 37 پێشنیازە یاسا لەلایەن لیژنەکانی پەرلەمان و وەزارەتەکانی حکوومەتی هەرێمەوە ڕەت کراونەتەوە بەهۆی ئەوەی مەرجی ڕواڵەتی پێشنیازە یاسایان تیا نەبووە یان هیچ بۆشایەکی یاسایی لەو بوارەدا نەبووە یان بارگرانی دارایی هەبوو لەلایەن حکوومەتەوە ڕەت کراوەتەوە. لە کۆبوونەوەکەدا سەرۆکی فراکسیۆنەکان قسەیان کرد. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش تیشکی خستە سەر چەندین پرسی گرنگ و پەیوەست بە ژیان و گوزەرانی خەڵک لەوانە کۆچی بەلێشاوی گەنجان زیادکردنی باج بە شێوەیەکی نایاسایی لەلایەن حکوومەتەوە. شەپۆلێکی گەورەی کۆچی گەنجان دەستی پێکردووە کە ڕۆژانە لە سەرتاسەری کوردستان سەدان گەنج ڕێگای مام نەمان دەگرن. ئایا ئەمە چ لێ بەرپرسیارە؟ و کە گەنج سەرمایه‌یەکی مرۆیی گەورەی وڵات و بناغەی بنیاننانەوەی کۆمەڵگەن ئەوەی ئێستا دەگوزارێت دیاردەیەکی مەترسیدارە و لەسەر حکوومەت و پەرلەمان و هەموو ڕێکخراوەکان و کۆی سیستەمی حکومڕانی پێویستە کە هەڵوەستەی جدی لەسەر بکەن و هۆکارەکانی ئەو لێشاوە لە کۆچی گەنجان دەنیشان بکەن و ڕای بگرن کە پێمان وایە جیاوازی گەورەی چینایەتی لە نێوان خەڵک و دەسەڵات بەرپرسان و کۆمەلگا و هەڵکشان و هەڵاوسانی قەبارەی گەندەڵی بێکاری و هەژاری بێهیوابوون لە گۆڕانکاری و باشبوونی دۆخی سیاسی و ئابووری و حکومڕانی لە هۆکارە سەرچێکانی کۆچی گەنجانن. حکوومەت متمانە پێدرای پەرلەمانە ئایا دەکرێت بەبێ پرسی پەرلەمان یا بەبێ ترس لە لێپرسینەوە و چاودێری بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان تەنها بە بڕیار دوور لە یاسا ئەم هەموو باز و بارگرانی لەسەر خەڵک زیاد بکات؟ هاوکات سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ تیشکی خستە سەر نەبوونی خزمەتگوزاری و سەبارەت بە گرانبوونی بەردەوامی نرخی بنزین و سوتەمەنیەکانی دیکەش. عەبدوسار مەجید وتی هەز بەوە دەکرێت کە بەهۆی چاوچنۆکی چەند بازرگان و کۆمپانیایەکەوە ڕووی داوە. وا هەز دەکەین کە بەرژەوەندی و چاوچنۆکی چەند کۆمپانیا و بازرگانێک بۆتە هۆی بەرزبوونەوەی ڕۆژ بە ڕۆژی سوتەمەنی. چۆن دەکرێت لە نێوان بەرژەوەندی خەڵک و جیرفانی کۆمپانیاکاندا حکوومەت ببێتە پارێزەری ئەوەی دووەم کە چارەسەرەکەی ئاسانە چونکە هەم ناوخۆدا پاڵاوی خۆماڵی هەیە هەم حکوومەت ناسار بکرێت بە ڕێگاکردنەوە بۆ هاوردەکردنی بنزینە دەرەوەی وە کۆتایهێنان بەم قۆڕەخکاری کە چەند کۆمپانیایەکی دیاریکرا و بازاڕیان قۆڕەخ کردووە. کاتی ئەوە هاتووە ئەم پەرلەمانە باشی خۆی هەڵسێت و حکوومەت ناسار بکات کە میکانیزمێکی گونجاو بۆ جێڕانەوەی قۆناغ بە قۆناغی ئەو قەرزەی کە لایەتی بۆ موسەخۆران و پێمان وایە لە یاسای چاکسازیشدا ئەم بابەتە ئاماژەی پێکراوە. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لا بەشێکی تری قسەکانی داباز لە مەترسیەکان و زیانەکانی تۆپبارانی خاچی هەرێم لەلایەن وڵاتانی دراوسێوە کرد. هەروەها جەختی کردەوە کە ستراتیژەتی فراکسیۆنی کۆمەڵ ئەوەیە کاری لە پێشینەی پەرلەمان چارەسەرکردنی گرفتە هەنووکەیەکانی پەیوەست بە ژیانی هاوڵاتیان بێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام.